سەبارەت بە یەکێک لە خواردنە و خواردنانی کە تایبەتی لە بەیانیانێک ژەمێکی سەرەکی نانی بەیانی بێگومان جا ئێمەش بەگشتی هەموو لە کوردستان ناخواستێکی زۆر لەسەر ماستەیە کە ماڵ هەیە بۆ بەیانیان ماستی نەبێت ماست ژەمێکی سووکە و تەندروستە و بەستودیشە بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە کە ئەو ماستەی کە لە کوردستاندا هەیە و ماستەی کە ئێمە ڕۆژانە دیخۆین بزانین کە لەکوێ دەیکڕین بەرهەمەکە تا چەندێک ساغە تا چەندێک تەندروستە تا چەندێک جێگەی متمانەیە بێگومان ئاکام فەرموو بە بچێنەی تەوەری یەکەمی گفتوگۆکانی ئەمڕۆبان بۆ مەبەستا بەڕێزیوە ساڵح حنوێنەری تەندروستی لە لیژنەی باڵای قایمقامی سلێمانی ئەمڕۆ لە بانی کوردستان نێزدامان ئامادەیە کاکیوە سڵاو لێ بەدوانیت باش سپاس بۆم دەفەتە زۆر بەخێر بێت کاکیوە دەستپێک بە لەو پرسیارە دەست پێ بکەین چەند جۆر ماست لە ناو بازاردا لەمڕۆدا بوونی هەیە لە کوردستان پێمەڵی ماست لە ئەنجامی ترشاندنی شیرەوە ئەبێت بە کۆمەڵی لە بەکتریای سوودبەخش گۆڕینی شەکی ناو شیرەکە بۆ جۆرە لە ترش کە لاکتۆزە گۆڕێ بە لاکتیک بەڵێ لەم عملیایە کۆمەڵێک پێگاتی شیرەکە ئەگۆڕێ و کۆمەڵێک کالێکی کیمیایی ڕۆیە بەڵام لە ئێستاە ئێمە ئەبینین کۆمەڵی دەستکاریەکێتە ناو ئەو ماستەوە کە خۆشبەختانە زۆربەی هەرە زۆریمان چارەسەر کردووە بە بەو تیمە چالاکەی لە لیژەکانی قایمقامێتە هەیە و بە سەرپەرشتی بەڕێز قایمقامی قەزای مەموریی سلێمانی و باوکاری بە ڕێبایەتی خۆپاراستنی بەدووری سلێمانی پێشترە چوون چیانەکرد نیشاستانەکرد ناو ماستەکەەوە باوەڕتان هەبێ ماسمان گرتووە محەلەوی بۆ لە باتی ماستی کوردیەکە کاکیوە ئەو ماستێک کە لە نەسەکانی کاکیوە بەڵێ ڕێیەکی ترم هەیە لەسەر ئەو ماستێکە لە بازارە ئەپرۆشێوە ماسی کوردی ئێمە لە ئێستا باسی ماستی کارگەکانەکەین ئەومان چارەسەر کرد خۆبرختان دوای ئەسان ڕۆنەکانە گۆڕی بە ڕۆنی خراپ کە تۆڵی ڕۆنی تەندروست خۆ ڕۆنی شیرە ڕۆنی چەرەساتە ڕۆنی زەیتی زەیتون ئەمانە هەمووی تەندروستن بەڵام ئەگۆڕا بەجۆرێت لە ڕۆنی خراپ کە لە زۆربەی وڵاتەکانەکە ڕەفزە و ڕێگە پێدراوە ئەو ڕۆنە بۆ چییە؟ ئەو ڕۆنە ڕۆنی خۆراکیە پێڵن پاڵم ئۆیل یا ماگرین ئێمە شەڕی ڕۆنی کوردی مەسەرەن ڕۆنی شی لە پاشان دەکرێت بە کەرە شەڕی بینی کەرە و ماگرین لە جۆرێکە لە ڕۆنی نەباتی خۆمان پێوانە و کەرەی تورکیە گەردیتە جۆرێکە لە ڕۆنی نەباتی کە هاوشێوە و چۆن فۆتۆکۆپیەکی تەواوی کەرەیە بەڵێ کاکیوە تا چەند ئەو ماستانی کە باسی ماستەکەناو ماستەوە بەڵێ ئێمە لە ئێستاە بینیمانە کە لە کاتی ئەم عملی فرمنتیشنەیە ئەم تشانەی ڕوویات بەکتریای سوودبەخش ئیشەکە ئەم بەکتریا سوودبەخشانە ئەمێنەوە لە ماستەکەیە بۆ ئەوی زۆر چالاک نەبن ماسەکە زیانە ترشێنی خێتە بەڕادۆ لە پلەی گەرمی 4 پلی سەدی سفر بۆ 4 پلی سەدایانی بۆی زیاد نەترشێ بەڵام کۆمەڵی خەڵک هەستاون بۆ ئەوەی کە ئەم ماستە شێڵایڤەکەی تەمەنەکەی درێژکن هەستاون بە عملیەک ئەم بەکتریا سوودبەخشە ئەکوژن یعنی تەنها جامی خراپی هەیە ئێمە نامانێت خەڵک پێکەن چۆن بیکوژن بەڵام ئەیکوژن هەستان ناوەچی ناوە لە ماسبەی عراقیە ئەمی ڕێگە پێدراوە وڵاتی ئێمەنا بۆی تەمەنی ماستەکە درێژکەنەوە لە 21 ڕۆژەوە درێژکەن تا مانگێک و تا 2 مانگ لە تایبەتمەندی عراقی 1970 تازەکراوی 2021 تا 3 مانگی ڕێگە پێدراوە بەس بۆ وڵاتی ئێمەنا بۆ وڵاتی ئێمەنا منکە معمەلەکەم 5 دقە لە سنتەری شاری سلێمانێ دوورە کە بۆ وڵاتی ئێمەنا بۆ وڵاتێکی کە خواردنی دەست ناکەوێت کە من خواردن دێزیایە بەڕاستی بەهادەدانم هەیە من لە ئێستاە بۆ وڵاتی ئێمەنا ئەم نافسێکی ناشرینە ئەمەکو شخصی خۆم کە چندێکە 5-6 ساڵ ئیشی لەسەرەکەم هەتاوان لە یادوتیان هیچی بۆ ناکرێت ناچارمی ڕامانگەیان لە پێجێکی خۆمانەوە لەبەرەوە داوامان لە هەوڵاتیان کردووە تایبەتمەندی عراقی ڕێگەی پیاوە ماست بۆ 21 ڕۆژە بەڵام منتوجێکی تر کە دوورە لە ماستەوە ئەبێ بە شتێکی تر تەمەنی درێژترە عملیەیەکی تری بۆ ئەکرێت کە بەکتریا سوودبەخشەکانە کوژە کە لە تایبەتمەندی عراقیە هاتوونسراوە لمن ڕای معاملە حرارية بعد التخمر ئەگە هەر تەرجمەی حرفی خۆیکەیت یعنی چی یعنی ئەم ماستە لە دوای عملی تخمر کە ماستەکەم بۆ دروست بووە معاملەی حراریم بۆ کرد ئەم معاملە حرارە چییە؟ بەعنی بەکتریا سوودبەخشەکانم کوشتووە بەبەرەوە ئێمە بۆی
ئیشی ئێمە ڕەش و سپی بۆ خەڵک جاکەینەوە ئەم بەکتریا سوودبەخشیتیانەماوە ئەگەر یەکێک ئێوە ماس بخوات بۆ ئەوەی بەکتریای سوودبەخشی دەستکەوێت پرۆبایەتیکی دەستکەوێت لەو ماسایە دەستی ناکەوێت کە تەمەنی لە 21 ڕۆژ زیاترە. بەڵێ من ئەڵێم ئەم قسەیە با خەڵک جوان تێبگە هەتا ماس ترشی زیاتر بێت ترشێتی زیاتر بێ خۆشترە و سوودی زیاترە. ئەو بەکتریایی وەک خۆش داماژت پێە. بەڵێ ئەو بەکتریایە ئەگەر لە بەڕادا نەیوەستێنیت چانەکە زیایەکە تا ئەیکا دەگەنین وایەوە کە بۆ بەگەنینە بینی سەری ماسەکان هەمووی ڕەنگی جیاواز و کەڕووەکات و بۆ نمونە ئەمە هەمووی مادی مساتن دروستە بێگەر لە گەنی وەستێنی ئێمە بینیمان مانگی سێ و مانگی چوار لیژنەکانی قایم خامێت کۆمەڵە مەعمەلیان گرت کە ئەم ماسە ترشاویان کۆ کردەوە سەران فڕێەوەیان کرد بە دۆ. بەڵێ ئەنی بەڕاستی ئەمە ئیشێکی وردمان لەسەر میشانە کردەوە بۆیە لێرە شەڕایە گەێنین و ئەبێت خەڵک بیزانێت هەردووکیان ڕێکە بێدراوە بەڵام بەڕای من کامیان سوودی هەیە و کامیان سوودی نیە. یعنی تۆ ئەچیت بۆ لای دکتۆرێک ئەڵێ حەساسەت هەیە بە دەرزی ئەگە وتێ هەمە چارەسەری لەلایە و بۆی بۆ چارەسەکە بەدیلەکەی لەلای منە ئەبێ خۆ ئێمە ئەو پرسیارە پێنایە تۆ ماستێکە خۆی کە سوودی پێ بگەێنی یا ماستێکە خۆی تەنها کە تامەکەیە باوەڕتان هەبێت کۆمەڵە مەعمەل دروست بوون جەلاتینی حیوانیەکەن ناو ماستەوە جەلاتینی حیوانی سەروپیە کاکە تۆ من سەروپیە خۆم حساسیەتم هەیە نەیخۆم کەسی سێرەکەم ماسیج حساسیەتم هەیە نازانین لەولاوە سەروپیە خواردووە بەڕاستی ئەمانە هەموو کارەساتە هەموو ماستی تەزویر زۆر زۆرە کاکیە بەم شێوازە زانی چۆنە من ڕێی من جیاوازە لەسەر ئەو ماسانی کە لە بازاڕە هەیە و بەبێ سەرچاوان ئەم قسەیە منێکم لەوانەیە لێسایە قورس بێت ئەگەر دەسەڵات هەبێت توانە هەبێت ئەو ماسی کە بە ماسی کوردی فرۆشی لە بازارە کویکی تۆ نێڵیت کارگەکان لۆگۆی کۆمپانیای پێوەنیە کاکی بەڵێ ئەوەی کە ماسی کوردی فرۆشێت تو وازانی لە لای حاجی نەنە حاجی کوریێت بۆی دروستکردی نا یان ئەڵێ لە فڵان ناوچە بۆماناتوە لە فڵان ناوچە بۆماناتەوە واژ نییە ئەم بڕ دەسەڵاتی ئەوە ناتوانێت سەجێ دروستکەی بەڵام لای ئایندا ئینشاءڵڵا کێکێکە بێ بیکات ئەو ماسایی ناو بازار کە بێ سەر چاوان کۆکرێتەوە چاوکرێت سەر کارگەکان بن بە بەدیلی ئەو ماسانە. ئێستا هەمانە کارگەمان هەیە لە سلێمانیە تاقانەیە خۆی بە جوهدی خۆی توانیوێتی ماستێکی فرێشی جوان بە بە خەڵک وازان بۆ ئەو 21 ڕۆژە شەکاکیوە 21 ڕۆژەیە بڵێ ئەو 21 ڕۆژە ئەمە تایبەتمەندی عراقیە ناتوانێت لابالی یاسایە بەڵێ یاسایە ناتوانێت لێ بکە ئەمە ئەو یاسایە کە دانراوە سەرچاوەکەی کۆدێکس ئەلیمنتەریە کە کۆمیسیۆنێکە لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانی و ڕێکخراوی خۆراک و شقاڵی جیهانی و بەس سەرپەرشارێکە گاڵتەدا نەنراوە ئێمە خەڵکمان هەیە لە سەر گەورەکانی خۆراک لە عالمی گەورە لە عێراق هەمانە بەڕاستی خەڵک وازانە ماسفی عراقی زەعیفە زەعیف نییە بەس جەبەجەکردنەکەی مهمە. کاتی خۆش شەریکی ئەلبان هەبوو بڵێ کۆمپانیا بەناو بانگان و سانداردانی کە لە عێراق بەڕاستی بەرهەمیشی زۆر بوو. ئەکرێت ئێمە تەنها کە باسی ماست دەکەین ئێوە جەنابتان قسەیەکی زۆر چۆنەوتە خواردنێکی سەرەکیە بڕوا بکەن لە مقدمەی لە پێشەکی تایبەتمەندی عراقی 600 کە تایبەتە بە ماست نووسراوە خۆراک ماست خۆراکێکی سەرەکی ڕۆژانە هەستیاری شەلامان کاتە بۆ تەندروستی بەڵێ زای چۆنە نا ئێستا مەسەلەن تۆ لە شیر ئێمە هەستیاری هەیە بە شیر هەیە مەسەلەن تووشی لاکتۆستولەرەنسە بێت تووشی غازا دەبێت بۆی شیرەوە ئەچێ بەدیلەکەی خوا ماستە. بەڵێ کاتە کاکیوە چۆن ئێمە بتوانین لە بازاردا ماستە چاکەکە و ماستە زوویەکە لە یەک جیا بکەینەوە یاخۆ بزانانی کە ئەم ماستە بەکتریای زیانبەخشی تیان نەماوە چۆن ئەمەوە جیاوازێ بکەین چۆن خەڵک بتوانێت خۆی لەو ماستە خراپە بە دوور بگرێ لە ماڵانە لەو ماستە بێ سەرچاوانەی کە لە سەفرە کوردەکە فرۆشێت ئەمە هەر بە 20 ڕۆژەکەی و ناتوانێت بەکتریا سەدبەخشە بکوشە بەڵام لە کارگەکانە بڕوارەکەی درێژ کردوتەوە تۆ ئەو تەقەنیی بۆچی کردووە بۆ ئەوەی کە تەمەنەکە درێژکاتەوە بۆ ئەوەی کە بێتە منافسەیەکی مارکێتین لە بازارە تۆ لە مارکێتێکم هەبێت من لە باتیەوەی 20 ڕۆژ داگرم وەڵام مانگە داگرم هەزار مانگەش زیاتر بێت لەبەرەوە مارکێتینم پێڵێکی مارکێتینە لەبەرەوە ئێمە داوا لە هەوڵاتیانەکەین ئەو ماستەی سێریکە لەو ڕۆژی کە نووسراوە پرۆدەکشن بەرهەمێنان تا ئەو ڕۆژی بەسەرچێ لە 20 ڕۆژ زیاتر بوو بێگومان ئەمە تەقەنیەکی بەکارهێناوە بۆ لە ناوبردنی ئەو بەکتریا بەخشانە و ئەوەی کە ئەیخوا تەنها تامێکە ئەگەر ئەو کابرایە و نەبێ ویژدانی ڕۆنەکەشی گۆڕی بێت ئەوە لەوانەیە کێشە دروستکە بۆ کاتی هەرسکردن و بۆ گەدە ئازاری بەگەدە لە ڕووی تامەوە تامەکان چۆن دێکجاو کرد بۆ منەکە ماستە بکەت سەد لە ماستەکڕی نە بەروارێکی پێوەیە نەمۆرێکی کۆمپانیای پێوەیە بۆ ماستە کە پێشتر باسمان کرد دەوروبەری
بەڵێ باسی ئەواکەن لە شارۆچکە و لە لادیەکان و لە شوێن و شوێنانی کە ماست و بەرهەمە کوردەبارەکانی لێت ئەوا کرێت بەرهەمە هێنرێ دەیهێنن خۆی ماست ڕۆنی ماست یان ڕۆنی شیر سەرچاوەکەی چییە شیر بیتریگەسیدا ینی ئەساسیەکەی چەودەکەی مەسەرەن بیتریگەسیدا تام و چێژێکی زۆر تایبەتی هەیە ئەوەی کە ئاساسی علمی هەیە باشە زانێت 4 کاربۆنە زۆر بە ئاسانیە توێتەوە ڕۆکە لەسەر زمان هەستی پێیەکەی کە ئەم چاوریە نەگۆڕاوە ئێمە کێشەمان لە چیە هەیە لەو شتا هەیە کە ڕۆنەکەیە گۆڕن و لەو شتانەیە کە ماستەکەی پێخستەکەنەوە دەمێ نیشاستەیە دەمێ جەلاتینە ئەژینا بەڕاستی کۆمەڵی خەڵک لەسەر ماستساکە ئەڵێ ماز مادی حافزەی پێکرێت لە بەیانی قسەکە من بە بەکتریا دروستە بێت چۆن مادی حافزەی پێکرێت ئەی بەڕاستی کۆمەڵی خەڵک لەسەر ماستسایان کردووە فەرقی دو ماستە و نازانن بەس کاکیوە ئەو مادی محافزەی و لەگەڵ ئەو لە ماستات بەکتریای هەمان شت نییە بۆ بەکتریاکی لە دەرەکرێت مادی حافزە ناکردن ناو ماستەوە نەمە بەستم لە ڕووی زیانەوە ڕاستە تی ناکرێت بەڵام لە ڕووی زیانەوە کە بەکتریا سوودبەخشەکەی لێ دەرەکەیت ڕەنگە هەمان کاریگەری زیانی نەگەێنێت تۆ مەسەلەن تۆ چتە سەدەلەیەک وەڵی حەلێکی پرۆبایەتیکم بەرێ خۆی ماست پرۆبایەتیکە تۆ ماست بەکتریایەکی سوودبەخشی زیندوی تێدایە لەوانەیە ئەوەی ناو حەبەکە ڕاگیرای بێتە لە شتا دروستە بێتەوە بەڵام تۆ ڕاستە و خۆ زیندووە یەکسەر ئیشی خۆیەکات لەبەرەوە ئێمە ناڵێن ئەو ماستەی کە بێ بەکتریای سوودبەخشە و یەکسانە بۆی کە مادێکی حافزێکە مادێکی مسەفتن دروست بەشی زیانی گەورەگەێنن بە لەشی ئینسان بەڵام ئێمە ئەڵێن ئەم ماستە سوودی هەیە لە بەری بەکتریای سوودبەخشی تێدایە ئەگەر ڕۆنەکەی نەگۆڕابێ ئەگەر مادێکی ئیزافی خەسکەرەوەی خراپی تێ نەکرابێ و هەمان ماست ئەگەر بەکتریا سوودبەخشەکەی کوشت بێت سوودی کەمترە سوودی ئەگاتە سفر لەبەرەوە ئێمە ئەمانەوێت خەڵک ئەمە بزانێ و ئەو هەردووکان ڕێکە پێدراوە پێی تایبەتمەندی عێراقی ڕێکە پێدراوە بەڵام بۆ ڕێکە پێدراوە منتوجێکی ترا باوەڕتان هەبێ کە ئەڵەی دۆ ئەم منتوجە دۆیە تۆڵەی دۆ ماستێکم شیرێکم هێنا کردمەوە ماست ژەنی و مەشکەرەکەم جا کردێتەوە بۆ بەدۆ نەخێت ئەمان چێکن هەڵەسن شیرێکی بێسەوریێنن فێرمنتێشنێکم بە 2 ساعت ماستێکی شلی بۆ دروستەکە نایە ناوە دۆ ئەو منتوجەیەکی کە لێ بن ڕایە معاملە حەراریە بعد تەخەمر دۆیە ئەچیتە معاملێکەوە ئەمەشی هەیە بۆ 30 ڕۆژ ئەمەشی هەیە بۆ 3 مانگ ئەڵێ بۆ وەڵاهی تر عنی بەڕاستی ئەم سەرۆسەر لێگرن و دوایەوەش هەرتۆی بیتەوە ئەم یەکشتبا پێ بڵە من ئەگەر ئەمە کە ڕامگەیان بە شخصی خۆم ئەگەر بشتمە مەحکەمەوەی بمەوە کا بەڕاستی ئەمە غەشێکی زۆر گەورەیە و فێڵێکە کە خەڵک هەستی پێ ناکات و لی تێناگات و بۆ فێڵکردنێکی تیجاری و بۆ ئەوەی کە لە ناو مختبەرەکانە لە ئێمە بیبنەوە ئەم دێڕیان نووسێت لە بن ڕای معاملە حەلالیەت بعد تەخەمر ئەڵێن بۆچی کردووەڵە لە ماسفی عێراقی هەیە لە ڕووی تامەوە کاگیوە چۆن جیاوازیان بکەین جیاوازیان هەیە هاتون ئێمە هەب ماسەکان فێرمنتێشنەبن هەمیان ترشن بەڵام لە ڕووی چەوریەکەیەوە ئەگەر سەرتوێژێکی هەبێت ئەگەر هۆمۆجینیز نەکرابێت سەرتوێژەکەی جیاوازە سەرتوێژی ماست هەستەکەی لەسەر هەستیەکی یا بە شەویلگە و بە ناودەم بەسکاکیوە هەست بە تامەکەی خۆشیەکەی هەستێکی کە لەگەڵ ماستێکی ساغە خۆی هەستەکەی کە ئەمە ماستێکی جیاوازە عنی بەڕاستی زۆر نییەوە چوری دەسەر زمان چوری پێوتێت تامی دەم ئەگەر چۆرێکی باش خۆی تامێکی خۆشە ئەگەر چۆرێکی خراپ بێت مەسەرم پاڵمەوە دیارە ڕواکە لەگەڵی خۆی هەستەکەی کە درەنگە توێتە لە ڕووی تونی و ئێشلی ماستەکەەوە ئەوە خاتن ئەوە مۆزوعێکی ترە تێکردنی خەسکەرەوەکان نیشاستە مەسەنەوە ئەسمان کرد بەس چیرەکە پێدرا ئەتوانێت شیری وشک تێ بکات بۆ خەسکردنەوە یان جۆرێک هەیە پێڵن شەڕەش هەر لە شیرەوە دروستە بێت ئەتوانن لە ئەندامی مەسەر معمەلێکی پەنیر شەڕەشێکی زۆری هەیە ئاوە سەوزەکە کوێکاتەوە و وشکە بێت و لە معمەلی ماسەکانە بەکارێن واتەوە هیچ کاریگەرێک لەسەر پێکاتی ماستەکە ناکات ئەوە کاریگەری باشی شیە بێ شەڕەشەکە بێت بەڵام ئێستا ئێمە لە ئێستا باسی ئەوە بکەین کە ماستەکان چۆرەکانیان گۆڕات چوری ماگرین مەسەرەن یا چوری پاڵم ئۆیل 26 پلیسدی 27 پلیسەدیە لەسەر زمان درەنگە توێتەوە کە سەرتوێژەکە بخۆیت بەڵام ئەگەر ماسی ماوێ زۆر بە ئاسانیە توێتەوە کاکیوە تۆزە پێشەسا باسی دایە حاجی باوە حاجیت کرد جا من شتێکی بیرخستمەوە کاتی خۆی ماست لە مانجەڵا بوو
بە مەجەڵیان هێنا پوشی پێوە بوویان بەڵام ئێستا نایبینم پوشەکە مەبەستم ینی ئەو ماسا تامێکشکەی هەبوو کاگیوە شکە لە دەرە لە لادیەکان بۆ نمونە دروست دەکات تۆزێک کولفەی هەبوو مانجەڵی فافۆنوانە تۆزە گرانتر لەم بردەوە بۆ خاوەنەکە وابزانڵە سەڵ پلاسیکە نرخی زۆر زانیە تا چەند تەندروستە ئەو سەڵ پلاسیکە لە ڕووی تەندروستیەوە ئێمە 4-5 کۆمپانیانێنە لە 2 کۆمپانیای جیاواز پشینمان بۆ کردووە بەڵێ کۆمەڵێکیان کێشیان هەبوو هەمویان زیاتی قورسیان لەگەڵ ئەوەش مەرجی خۆی هەیە ئەو سەڵانش خۆی ئەمە لانجامی ریسایکڵەوەیە یعنی کارەساتێکی گەورەی جیهانی مۆزوعی پلاستیک لەبەرەوە هەم هەرزانە هەم گواستنەوەی ئاسانە چەند جام قسەیمان کردووە بەڵام ئەبێ پلاستیکەکە زانرا بێزانانی چ جۆرە پلاستیکێکە پیتە پۆلیپۆپۆلینە هەرچێکە ئەبێ بزانێت نەک تێکەڵی لە پلاستیک بهێن و سەقی تێبکەن ماسی تێ بکەن ئەوە بنەک بۆ ماس بۆ هیچ خواردنێکی تر نابێت چکار بتێت و نەتوێت ئەو سەد لە ماسا شیرەکەی بە گەرمی تێکێت ئەگاتە 50-60 پلی سەدی بە گەرمی تێکێ و ئەمجا هەوێنەکە یەکێت ئەنی بەڕاستی ئەبێ ئێمە چاومان لەو سەڵانە بێت لە بازاڕایە و هەمووشی ئیجراتی لەگەڵا کراوە 4-5 کۆمپانیایەکێناوێنە بەڵام بەڕای من ڕای من لەسەر ئەوشی ماسە بێ سەر چاوانە نەبوونیان باشترە بەڵام ئەگەر دەسەڵات هەبێت ئەو زەجەیە دروست نەبێت لە باتی ئەمان کارگە بن یعنی خەڵک هەبێت شیرەکان لە لادەکانە کۆکاتەوە بهێن لە کارگەیەکە تەعبیە بکرێت بەستەرە بکرێت حەی بەڕاستی کۆمەڵی عەمەلی زۆر جوان هەیە کە هەموو کارەکانی جیهان کە نزیکترینیان کە ئێران لە وڵات نزیکترینیان لای خۆمانەوە بچۆرە کارگە گەورەکانەوە کە براندیان هەیە لێرەزان ئەو شیرە چۆن کۆکەنەوە چۆن بەتەنکەری ئیستی کۆکرێتەوە لە ئەرێدا شوێنێکەوەدا لێ پشتینی بۆ ئەنجە کاکی وێ باوکو دو پرسیار لەسەر ڕۆڵ و ئەرکی دیژەکانی قایمێ سەبارەت بە کۆنتترۆلکردنی خۆ سەبار بە ئاگاداربوون و جووری ماستانی کە لە بازاردا هەیە ئێوە ئەرکتان چۆن بووە توانیتانە باش و خراپی ماستەکان دیاری بکەن ڕێنمایی بن بۆ بە فرۆشیارەکان بە کڕیارەکان کە تو جۆرە ماستێک بکڕن ئێمە ئەوکو لیژنا بەشەکانی قایمقامێت بەردەوام بووین لە کارەکەی خۆمان و هەموو کارێکانمان بان کرد لە مانگی چوارە لە سەپەرشی بەرز قایمقام قەزای مامۆڵی سلێمانی و ڕێنمایی زانستی تاوامانیا بە هەمیان و زۆریانمان پابند کردووە خۆشبەختانە و ئەوانیشی کە دوکانی ماسفرۆشیەکانن وەکو بینیتان خۆشتان ئاگادارن کە کۆمەڵێک هەبوو نەچون ماسە بۆ گەنەکەیان هێناوەکو باسماکەیان کردۆ بە دوو بە بەرهەمی تر ئەوەشمان ڕاگرت لێ ئێستاە ئەچین بەرەو وەرزی سەرما توانین بڵین تۆزێ خراببوون لە سیپایی لە ماستا کەمترە بێتەوە ئەوەش کە ئەمێنێتەوە ئەوەیە کە مادە ئەوە لێکەیە لەبەرەوەی ئێمە دایمە باسی سەلامەتی خۆراکەکەین ئێمە بێ سەلامەتی خۆراک کە یەکێک لە ئەساسیەکانی کە لە ئیشەکانی ئێمەیە لەوانەشە ئەو ماستانەیە کە وەکو باسمان کرد پێگاتەی شیرەکەی مادە ئەوەلەکەی مەعاملەکەی تا گەردە سەفری هەوڵاتیان ئیشمان لەسەر کردووە و لە هەموو لایەنەکانەوە و لیژنەکان بەردەوامن و ئامارەکانی لیژنەکان و سەدانکردەکان و ڕقەمەکان کە سەرپێچەکانە نووسێت هەمووی خۆشبەختانە سەردانەکان زیایەکەن و سەرپێچەکان کەمەکەنەوە و خەڵک زیاد لە پێویست پابندە و ئەگەر ببینی ئامارەکەی ئێمە بڕێک لە ڕێژەیەکی تەواوەتی چەند قات خۆراک تەلەف کراوە ئەڵێن بۆ زۆر بۆ لەبەری هاوڵاتێکە خۆی خۆراکەی بەسەر چۆ خۆی ئێنێ تەسلیمی لیژنەکانەکە و ئێمە بەزانستی بێت تەلەفەکەین یعنی ئەوە نەماوە مەسەلەن کە بڵێن ئامارەکان بەرەوە ئەوە بچن کە خەڵک زۆر سەرپێکی زیاد بکات لەگەرەوە شاکە لە ڕووی بازار و کەسابەتی خەڵکەوە بەرەو لاوازی بچوو بەڵام خەڵک هەر پابەندە خۆشبەختانە زۆر سپاس بۆ زۆر بەڕێزی وا ساڵح نوێنەری تەندروستی لە لیژنەی باڵی قایمقامەتی سلێمانی سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونی سپاس بۆ دەفەتە